بەناوی خوای گەورە و میهرەبان ئێمە وەکو کۆمەلێک لە پارێزەران و ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی لە شاری سۆران ئەم هێرشەی هۆڤانەی فاشستانی تورکیا ئیدانە و ئیسنکار دەکەین. ئەم هێرشە بۆ سەر عەفرین و گەلەکەمان و شۆڕەجێڕانی یەپەکە و یەپەژە و خەڵکی سڤیلی عەفرینی بێتاوان دژی مرۆڤایەتی و دژی یاسای نێودەوڵەتەکان و دژی مافی مرۆڤ و دژی هاوسەیەتیە کانجامدەرانی تز و یان درەنگ دەبێ بازەکەی بدەن. لێرەدا ڕووی دەمان دەکەینە لایەنە سیاسەکانی کوردستانی باشوور چیتر بە بەیان نامەی شەرمنانە ئەم تاوانە گەورەیە کە داگیرکردنی بەشێکی گەورەی کوردستانە نەوەستن و بەلکو بڕژێنە سەر شەقامەکان و دژایەتی خۆیان بە ئاشکرا بە ڕووی دوژمنە داگیرکەرەکانی کوردستان و دنیا بگێنن. ئەرچینەتەوەیمان ئەوەمان لێ دەخوازێت کە بە هەموو شێوەیەک پارپشتی گەلی خۆمان لە ڕۆژئاوا بکەین و ئامادەی ئەوە بین جان فیدایی بکەین دژی داگیرکەرانی کوردستان لە هەر شوێنێک بێت. ئێمە لە هەموو کاتێک زیاتر گەلەکەمان پێویستی بە هەلوێستی یەکگرتووی نەتەوەی هەیە چونکە دوژمنانی گەلی کورد یەکگرتو یەک هەنگن بۆ لێدانی هەر دەستکەوتێک لە هەر پارچەیەکی کوردستان و ساویان بۆ ساویان ئەم پێشکەوتنەی گەلەکەمان لە ڕۆژ ئاوا هەڵنایەت بۆیە درێغی ناکەن لە دروستکردنی بڕووبیانۆی بێبنەما بۆ هێرشکردنی سەرگەلەکەمان. لەم سۆنگەیەوە دەبێ ئێمەی کوردیش یەکگرتو بین مێژوو ئەوەی بۆ سەلماندوین تاکو و یەکگرتو نەبین و سەر ناکەوین دەرکەوت تەنها سیاکان و یەکێتی ڕێزەکانی نەتەوەییمان پاپشمانن نەک بەرژەوەند خوازانی زل هێز و دەوڵەتانی دراوسەی بەرژەوەند خواست. و لەلایەکی ترەوە ڕووی دەمان دەکەینە ئەوانەی کە بەناوی دیموکراسی و مافی مرۆڤ و مافی گەلان لە شوێن لە کاتێکدا کە کچ و کڕانی ڕۆژ ئاوای دنیایان سەرسام کرد بە تێکشکاندنی داعش و مقاومەتی کۆبانێ بۆ جێگەی شانازی گەلەکەمان هەموو ئازادی خوازانی دنیا بەڵام ئەم قارەمانانە هێشتا لە تێکشکاندنی تاریکپەرستانی داعش تەواو نەبوون ئەوە ڕوبەڕووی هاوکارانی داعش دەبنەوە. کەچی ئەم قارەمانانە بەشێکی گرنگی هاوپەیمانەتی نێودەوڵەتین لە ڕوبەڕووبوونەوەی داعش بەڵام هەر لە بەرچاوی ئەم هاوپەیمانێتە ڕوبەڕووی قڕکردن دەبنەوە بەبێ ئەوەی کەسێک نوقیان لێوە بێت. چۆن خۆیان ئامادە کردووە بەرامبەر هێرشەکانی سوڵتانی تورکیا و بێشەرمانە ئەو هێزە چەندین ساڵی شەڕی تیرۆر دەکات بەلام تورکیا هاوکاری تیرۆر ئەم ئازادی خوازانە بە تیرۆریست ناو دەبات و دەوڵەتە بەرژەوەندی خوازەکانیش سەری ڕەزامەندی بۆ دەڵەقێنن. بۆیە بانگ لە خاوەن وجدانانی نەتەوەی کردوەکان ئەنجومەنی ئاسایش ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دەکەین ئەم هێرشەی تورکیا بوەستنەوە و سنوورێک بۆ ئەو کەلەگایەی تورکیا و ئۆردۆغان دابنێن. ئەرچینەتەوەیمان لە هەر چوار پارچەی کوردستان و هەر شوێنێکی دنیا داوامان لێ دەکات بە یەکگرتووی و ئازایانە پارپشتی گەلەکەمان بکەین لە عەفرین و بە یەپەکە و یەپەژە دەڵێین پارپشتان و سەرکەوتوو دەبن. داوا دەکەین هەرچی زووە بە یەکگرتووی پەلە بکرێت لە بەستنی کۆنگرەی نەتەوەیی سەرکەوتن بۆ گەلەکەمان ڕوڕەشی بۆ داگیرکەران بژی کورد بژی بەرخۆدانی کۆبانێ و بەر عەفرین بژی یەک ڕێزینەتەوەیەکەمان ڕوڕەشی بۆ دوژمنانی کورد.